320 فرد ئارد منیان 16 تەن برادرش کەشم تەلەفۆنی لۆ کردم گوتی ئەمش تڕێلەک ساوارت لۆ دەنێرم هیوادارم هەرچی کووردە هەرچی مەردە بێتە سەخت وەڵا باشم بەس شوێ خەونێنەکەت لەوەژانی بینێرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش من ئێستا لە بەردەم پارکی شانەدەرم کە کەمپینی هاوکاری بۆ کوردانی ڕۆژاو کۆ دەکرێتەوە بەڵام دەبینم کاک فاخیر لێرەیە کاک فاخیر سڵاو لێبێ چیت هێناوە 320 فرد ئارد منیان 16 تەن لە ڕێی برادەرەکەم بە ناوی تۆفیقی حازی حەسەن باریسانی لە لەندەنە ئاردەکەی لۆ کڕیم و گوتی بڕۆ بە تەسمیل سەلامەتیشە دوێنێ وەزەم ئۆتۆمبیلی دایستا چۆنی باشم لە خوای بەزادی الحەمدلله زۆر باش تەندروستیت وەڵا باشم بەس شوێ خەونێنەکەت لەوەژانی باشە تاوەکو ئێستا کەمپینەکە چۆن بەڕێوە دەچێت خەڵک چۆن ئەشیا و کەلوپەلی خواردن و جلوبەرگ دەهێنێت لە خوای بەزادی ئەشیاجی زۆرم لە کنامیشلەکەم مەخزەنی بەتانی و جلوبەرگ و شیوام زۆر لەلایە بەڵام ئەوە پێویستە یەکسەر بگات لەمان دەگوتم باوە بگەین مێر یەکسەر بگەینە دەستیان 320 فەردەیە 16 تەن ئاردە لەلایەن کاک تۆفیق حەسەن باریسانی لە لەندەن دابین کرایە برادرش کەشم تەلەفۆنی لۆ کردم گوتی ئەمش تڕێلەک ساوارت لۆ دەنێرم عینەنەوە کەپشت محەممەدی کوڕی کاک غەفور خۆشناوی ئەوانش سبەینە لەوانیان ئەوڕیان سبەینەوانش دەنێرن ئینشاءڵڵا باس لەوە دەکرێت کە لە کۆبانەیە چەند منداڵێک بەهۆی برسێتیەوە گیان نەدەستداوە پێویستە لەسەر خەڵک ئێستا چی بکە ئەوەی پێویستە لەسەر خەڵک وا دەکەن خەڵک ئەو شتانیان دیتە هیوادارم هەرچی کووردە هەرچی مەردە بێتە سەخت ئەو یەک دوو ڕۆژێکە پیرمان دامەزراندە لێرە و لەوێ و لەو لای هەموو بێنە سەخت لە هەموو لایەکان پشتگیریان بکەین برایەکانمان پشتگیری هەمویان بکەین ئینشاءڵڵا ئەو کلپەلانەی زۆر پێویستن وەکو ئێستا ئاردت هێناوە وا کلپەلەکانی تر زۆر پێویستن چییە کە خەڵک گرنگی پێ بدا لەو ڕۆژانەدا شیر و داودەرمان زۆر پێویستە بەڵام ئارد زۆر پێویستە سەرچیە ساوار خواردنەش قورسە سەرچیە زۆر پێویستە ئەو شتانە زۆر پێویستە هیوادارم هەموو کەسە کابرا بە لە ماڵی خۆ دانیشە بە هەزارە چی بە 1250 چاوکای ڕۆژاوا بکەلەوەیان زۆرە پەیوەندی لەگەڵ خەڵکەکە هەیە قسەیان لەگەڵ دەکەی کە ئێستا باردۆخیان چۆنە بەڵێ تەلەفۆنم بۆ دێ قسەیان لەگە دەکەین قسەی لەگەڵ خەڵک دەکەین و لە تیکتۆک و نامەمان بۆ دێ لە هەموو شتێک دەست خۆشمان زۆر لۆ دێ الحەمدلله ئەمە لۆ خوای دەکەین چاوت ماچکە نزیک 400 فەردە ئارد 320 فەردە ئاردە فەردە ئاردی داسی ئەسڵی زۆر باشە بینێرانی پایتەخت میدیا ئەو ئاردەیە کە 320 فەردەیە کە لەلایەن کاک فاخیرەوە هێندرا لەلایەن خێرخوازێکەوە دابین کراوە کۆکە خۆی ئاماژەی پێکرد کە بارودۆخی خەڵک زۆر خراپە لە ڕۆژاوای کوردستان هەموو کەلوپەلەکان گرینگن بەڵام خواردن کەلوپەلێکی یەکجار گرینگە وەکو ئارد و برنج و ساوار و بەتانی و جلوبەرگ و کە ئێستا پێویستیان پێ